بازار یاریەکات ئەم بازاری حیوانی ئێمە وەکو ئاڵتونەکەی لێهاتووە وەکو ئاڵتونی لێهاتووە یاریەکات وەکو بازاری دۆلارەکەی لێهاتووە لە 7000 چوە 8000 دەچێتە 9000 دێتە 10000 دەچێتەوە 9000 دێتەوە 8000 یاریەکات بەڵێ بەڵێ پار ساڵیش تقریبان یەک دومانیە بەرزەوە بۆ تا هزار بە حەی تا 9 ڕۆژت بەڵام حیوان زۆر بوو ئێستا ڕاستە 9000 و 10000 حیوان کەمە سعر موجودة حيوان نییە باشە یعنی ئەمە تا یعنی بەردەوام نەبێت ئەم وەزعەوە من وەکو پێم وتی ئەم وەزعی عێراق ئەگەر چاک بێت و دەور و پشتی چاک بێت طبعا بەو شێوە نامێنێت گەر حیوان بێت بازاریش بوو ئێمە هەم خۆشترە بێ و هەم سعرەکانیش داوا بەسێ ئەگە چاوەڕ سەیرە و سعرەکەی عەجیب لە وەزعەکە ئەنی عەجایبە ئەم ساڵ گۆشت زۆر ئەفرۆشرێ کاریگەری نەکردو ناوەڵای کارەگەری نەکردو ئیسە کێشە سعرەکان نییە باشە سعر بەرز بۆتەوە پاریش سعر بەرزەوە بەڵام حیوان زۆر بوو ئێستاکە حیوان کەمە لە هەموو شارە حیوان کەم بوو